لەگەڵ هاتنی هەموو جەژنێکدا غەم باڵ بەسەر ئەم خێزانەدا دەکێشێت چونکە 5 ساڵ لەمە پێش لە یەکەم ڕۆژی جەژندا لە بەردەم دەرگای ماڵی ئەم خێزانەدا لە یەکێک لە گەڕەکانی خورمات و ئایەی تەمەند 2 ساڵ و نیو فرێندرا. بە درێژایی 5 ساڵی ڕابردوو جەلیل وەلی باوکی ئایا بەردەوام لە گەڕاندا بووە بۆ ئەوەی کچەکەی بدۆزێتەوە. لەو ماوەشدا لە شارە جیاوازەکانی عێراق 5 منداڵی فرێندراوی دۆزیوەتەوە بەڵام هیچیان کچەکەی خۆی نەبوون و ڕادەستی کەسوکارەکانیانی کردوونەتەوە. باوکی ئایا ئێستاش بێئومێد نەبووە و دەڵێت لە دوای جەژن دەست بە گەڕان دەکاتەوە بە دوایی کچەکەیدا. خۆم هەموو شارەکانی عێراق گەڕام حتاکو بەعزە دەوڵەتیش کە بە تەلەفۆنیان خەڵکیش بە دوای داشونا بۆ مەکات و تا ئێستا من تا ئێستا 5 مناڵم دۆزیێتەوە. دانەیەکی لە بەسڕەوە بردویان هاوردیان لە ئەسکەندەریە بەرەڵایان کردووی و من زۆر گەڕاوم بە شار و دەربارەی ئەوە پارەیەکی زۆرم سەرف کردووە. داواکارم ئەوەی تریشە سەرف بکەم باس بگەمە ئەنجامێک ئەو مناڵە بدۆزمەوە ئەو مناڵیش کە ئەگەر خوا عەزەوەجەل دایەتێ من هەر ئەگەڕێتەوە. جەلیل وەلی خاوەنی 3 ژنە و دوای فڕاندنی ئایا 4 منداڵی دیکەیان بووە کە دوانیان کوڕن و دوانیان کچ، بەڵام خێزانەکانی جەلیل کە هەمویان لە یەک خانوودا ژیان بەسەر دەبن بەهۆی لێدەستدانی ئایەوە لە دۆخێکی خراپدان. کە جەژن تێ هیچ جەژن بەلامانە خۆش نییە، جەژن زۆر بەلامان ناخۆشە. خۆ مناڵی ترمانی شەیە بەس زیاتر مناڵ ترمانی شەیە بە زیاتر دڵمان زیاتر بە ئەوژانە چونکە مناڵی گەورەمان بوو یەکە مناڵمان بوو. وەڵا کچە گەورەی ئێمە بوو ئەوەنە دڵمان پێ خۆش بوویتە خوای گەورە لێمانی سەن و ئاوا لە حزێت چۆن دای ئاواش لێمانی سەنەوەیتر ئەلحەمدو سەنا بەبەشی. بە درێژایی ئەو 5 ساڵە باوکی ئایا زیاتر لە 6 دەفتەر دۆلاری لە گەڕانەکان بە دوای کچەکەیدا خەرج کردووە. هێزەمنیەکانیش ئومێدیان هەیە کە ئایا لە ژیاندا مابێت و دەڵێن لێکۆڵینەوەکانیان بۆ دۆزینەوەی بەردەوامە چونکە لە دوای ساڵی 2023ەوە ناوبەناوە لە سونی دۆزخورماتوودا حاڵەتی فڕاندن تۆمار کراوە کە دواتر فڕێندراوەکە کوژرا بێت، بەڵام هیچ کام لەو کەسانەی کە فڕێندراون و دواتر کوژراون منداڵ نەبوون. بەڕاستی لە دیاردەیەکی تەموو مژاویدا ئەو کچە بێ سەر و شوێن بووە تا ئێستاکە زۆر جار زانیاری دێوە زانیاری کۆکرێتەوە بە تایبەتی خۆیان وەکو باوکی ئەو کچە زۆر جار دێت و بە دوای سوارەقێکە ئەگەڕێ هەندێک جاری زانیاری هەیە بەڵام تا ئێستاکە نەگەیشتوێنێتە زانیاریکی بنبڕکە شوێن و ڕێگای ئەو کچەمان پێنیشاندا. جەلیل فەرمانبەرە و خراپی باری دارایی وای لێ کردووە نەتوانێت ئەو خانۆ داڕوخاوی جێبهێڵێت کە ئایەی کچی لە بەردەمیدا فڕێندرا. دوای 5 ساڵ هێشتا دایک و باوکی ئایا بێئومێد نەبوونە لە گەڕان بە دوای کچەکەیان، بۆیە چاوەڕوانی ئەو ڕۆژەن کە ئایا لەم دەرگایەوە بێتە ژوورەوە و بگەڕێتەوە ناویان. دیار جەمالێ نارتی، خورماتوو.